33 ساڵ بەر لە ئەمڕۆ ڕزگار خوشکەکەی و هەشت ئەندامی دیکەی خێزانەکەیان لەم بینایەدا شەهید بوون. ئێرە مۆنومێنتی شەیدانی سیروانە کە 6/8/1986 بەهۆی بەردەوامی جەنگی نێوان عێراق ئێرانەوە هاوڵاتیانی سڤیل لەم خوێندنگا تەواو نەکراوەیان وەک حەشارگەیەک بۆ پاراستنی گیانیان بەکارهێنا. لە ناکاودا کەوتە بەر هێرشی تۆپە دوورهاوێژەکان و باجارێک زیاتر لە 220 هاوڵاتی تێدا شەهید بوو. ئێمە خەڵکی ئەم جەماعە هەموو لە شارە زۆر زەرعات و تووتن و ئەوانەی کردووە بە پێوەیە کە خەڵک چوەتە دەرەوە. ئەو کاتە ئێمە ئەوەمان زانێت کە حربی عێراق و ئێران بۆ کاتە شەڕ بۆ لە نێو هەردوو لەبینی ئەم دوو وڵاتە ئەوانش بە بۆنەی تۆمباران و ئێرەی تۆمباران کردووە وابزانم بەهۆی تۆپێکەوە بۆ داوێتی لەم بینە ئەم خەڵکەش لە حیبەتی ترسی گیانی خۆی وازانێتی ئێرە یەقمە بەقەوەتە هاتوونەتە ئێرە لێرەوە تو خۆیان حەشار داوە لێرەش زۆر گاز و نەوت و غازوشتی ئەو زەمانەی تیا بووە ئەو کاتەش زۆر بووە ئێتر حەشایانە ناوت پانانێنێتەوە ئێرە و لێرەشتر گڕی گرتووە بیناکە بە یەکجارێ هەمویان تیا شەهید بوون. ئەم بینایە ئێستا بۆتە یەکێک لە مۆنومێنتەکانی شەهیدانی سەر بە بەڕێوەبەرەتی یادگاری هەڵەبجە. هەوڵ دەدرێت بکرێتە ناوەندێک بۆ بەدی کۆمنتکردنی ئەو جینۆسایدانەی لە سنووری ناحەی سیروان ڕوویان داوە. بەداخەوە لە 6/1986دا 3 بۆمب بەرئەم قوتابخانەیە کەوت و بەهۆی ئەوەی کە بڕێکی زۆر لە گاز و نەوت و بانسین لێرە هەبوو زیاتر لە 200 هاوڵاتی سڤیل بوونە قوربانی و بوونە سوتماک لێرەیە و سپاس بۆ وەزارەتی شەیدان سپاس بۆ وەزیری کاروباری شەیدان ئەنفەلکراوانی پێشوو کاک مەحموود حەساڵە لەسەر پێشنیاری بەندە ئێرە کرا بە مۆزەخانەیەک و کرا بە مۆنومنتێک. ئاشناکردنی نەوەی نوێ و میوانانی ناوخۆی و بیانی بە مێژووی پڕ لە قوربانیدانی گەلی کورد ئامانجی سەرەکی دروستکردنی ئەم مۆنومنتەیە. ئەمانەوێنەوەی نوێ بۆ تاوانانە ئاشنا بنکەوە لە ڕابردووە بەرامبەر بەگەلەکەمان کراوە ئەوانە شەهیدن تەنها لە پێناوی کوردبوونیان شەهید بوون. ئێمە هەوڵێکماندا بۆ بە ئارشیڤکردن و دۆکیۆمنتکردنی ئەو تاوانە و ئەمە لە مێژووی گەلەکەمان نەنووسراوەتە. جیاواز لەوەی ئەم مۆنومنتەوە ناوەندێکی زانستی بۆ بە دۆکۆمنتکردن و ئەرشیڤکردنی شەیدانی ناحەی سیروان تەرخان کراوە بڕیارە لە ئایندەشدا بەشێکی دیکەی وەک سەنتەرێکی ڕۆشنبیری بۆ لاوانی ناوچەکە دروست بکرێت بەمەش بۆ هەمیشەیی ئەو جینۆسایدەی لەم بینایەدا ڕوویداوە لە هزر و بیرینەوەی نوێدا بە زیندوێتی ئەمێنێتەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، ناحەی سیروان.